السلام عليكم ورحمة الله. نازل من جنابتان جيتان لما أو بابتيك أمامي لخدمتنا باسي بكم دواليزميك لقرآن زور جختي لسكراوته. طبعا أنا بابتي من كيوتا شواتشوي أو بابتانيك لمانجي رمضان أما دم كردوها بشكل لشوني بيشش كلا أو بناوي مسلماني باش لە هەر شوێنێکا گۆشەی لە گۆشەکانی مسلمانی باشم باس کردووە لە شوێنێکا باسم کردو کە مسلمانی باش ئەزانێ بۆچی مسلمانە ئەم شەو کامێ ینی کۆمەڵشتن لەو بابەتە یەکی لەو بابەتانی کە ئامادەم کردووە ئەگەر زەینم یارمەتیم بە خۆی گەورە تەوفیقم بە چکە ڕاستەکەی هیچ هینێکم لا نییە خزمەت بەڕێستانە بم بریتە لەوەی کە مسلمانی باش ئەو کەسەیە کە خۆی ئەناسێت لە پرۆسەی ئیمانداریە خۆی ئەناسێت. جارێکی تر سڵاو و ڕێز و حرمەتم هەیە لە خزمەت بەڕێستانە زەحمەتان کێشاوە ئەم کاتەی تەمەنتان کە کاتێکی پیرۆزە کاتی ناو مانگێکی پیرۆزە مانگی ڕەمەزان ئەویش لە شەوە شەویش مانای معنویەت و ئیمانە لە ناو قورئانە إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوى مقيلا ئەم کاتە پیرۆزانە کاتی دوعاکردن کاتی عیبادەتە تایبەتتان کردووە بەم بابەتەوە یاخوا خوای گەورە لە هەموو لایەکی قبول کا و ئەمەوێ قسە لەسەر دوالیزمەیە بکەم لە قورئانە ئەگەر ئینسان بە وردی قورئان ناسی بکە دین ناسی بکە حتا ئەگەر مسلمانیش نەبێ لە کتێبێکی وەکو قورئان و تەنانەت لە کتێبەکانی تریشا ئەم دوالیزمەیە پێکەوە ئەبینێتەوە کە زۆر جەختی لەسەر کراوەتەوە ئەم دوالیزمەیە ئەم دووشتە بەیەکەوە واکە ئینسان دوو چاوی بۆ بکرێتەوە چاوی دەرەوە لەگەڵ چاوی دڵی وەکەڵێ هەم دەرەوەی خۆی بناسێ هەم ناوەی خۆی بناسێ جا بۆ ئەوەی کە بچینە خزمەت لە خزمەت بەڕێستانە بچین ناو بابەتەکەوە ئەو ئاەتەی سوورەتی ئەعراف ئەکەمە دەستپێکی بابەتەکە کە وەسفی کافرەکانەکە إذا فعلوا فاحشة كاتك فاحشة كان خرابيك كان دول الروتان كافر كان قالوا وجدنا عليها آباءنا والله أمرنا بها ألين شي ألين أو باو بابيلان من هروان كردوا باو بابيلان من هروان كردوا خواش آوا فرماني بيكردوين أم دوانا بيكوا جا أم دوانا لا يزور بي مفسر كاني قرآن لا يزور بي عارفو بياو چاكان لا يزور بي زوري فلسفة قوركاني مسلمانان وبلكو دين كاني تريش أم دو بابتا بيكوان بابتي أويكا لسورتكا أما آياتكا أما جي بيداوا وجدنا عليه آباءنا والله أمرنا بها أجر سرنجمن لسردو هردو چمككا أبينن كا بوردي دوشتي قوري آماجة بيداوا كا أم دوشتا هميشا وسيلي مروفا خراپكانن بو أوي بيانويكيان ببه نك بلغيكيان هبه بلغيان نية بو خراپكاري بیانویەکیان هەبێ بۆ خراپەکاری پشت بەم دووشتا بەسن سەرکەم بەڕێزان شت هەیە هۆکاری هەیە بیانووی هەیە بەڵام بەڵگەی نییە وەک درۆکردن دوو لە ڕووتان بەڵگەی نییە ئەگەر بەڵگەیەکی بێ درۆ نییە بەڵام بیانوویەکی هەیە ئەو کەسانی کە درۆەکەن هەر کامێکیان دوو لە ڕووتان لە کاتی درۆکردنا شتێکیان بەدەستەوەی وایان لێەکە درۆ بکەن مرۆڤە خراپەکانیش کاتێک کە خراپە ئەکەن دوو بیانویان بەدەستەوەیە دوو بەڵگەیان نییە بەڵکو دوو بیانویان هەیە بیانویەکیان وەجەدنا عەلەیه ئاباءەنا نەریت کلتور کۆمەڵگا ئاخر ئەوە نەریتی ئێمەیە لە باوانمانەوە بۆمان بەجێ ماوە ئەوە بە چاکە ئەزانن خراپ نەبووە لای باوانمان کلتور والله ئەمەرەنا بها دینیش لە ئەمری خواوە دوو بیانو هەیە هەمیشە خراپەکاران دوو بیانویان هەیە بۆ ئەوەی کە خراپە ئەنجامەدەن بە دەلیلی ئاەتەکە و تەمانە ئەمە بابەتێکی کۆمەڵناسی و دەروونناسی و ژیان ناسیش ئەنسۆپۆلۆجیای دینیشە لە ڕاستیە لە هەمان کاتە کە خراپەکاران هەمیشە دوو بیانویان هەیە بۆ خراپەکانیان یەکەمیان ئەڵێن ئێمە نەریتمانە بۆمان ماوەتەوە کلتورمان وایە ئیدی حەکەمێکیان نییە بەسەر کلتورەکەیانەوە
ئەوان بە حساب نوێنەری کولتورەکەیانن نەک حەکەم بەسەر کولتورەکەیانەوە لە کاتێکا مرۆڤی ژیر تەنها نوێنەرایەتی کولتورەکەی ناکا بەڵکو حەکەمیشە بە شوێن کولتورەکەیەوە بە دوو پێوەر بە پێوەری عەقلی لەگەڵ پێوەری ئەخلاقی ئەو کولتورەی پێچەوانەی عەقڵ بێتەوە ئەوە لەو کانە ئاباؤهم لا یعقلون شەیئا ئەبێ ڕەت بکرێتەوە و هەروەها ئەو کولتورەش کە پێچەوانەی ئەخلاق بێتەوە ئەبێ ڕەت بکرێتەوە ئەو بەشەی کولتور دەی ئەوان بیانوویەکیان بریتێ لە کولتور والله ئەمەڕەنا بیها خوش فەرمانی پێکردوون یانی دینەکەمان ئەم دوو بابەتە بە یەکەوە دوو ئەرکی گەورەی پێغەمبەرانن بەڵکو دوو ئەرکی گەورەی مرۆڤ مصلح و چاکسازەکانی ناو کۆمەڵگەن یەکێکیان بریتیە لە چاکسازی لە ناو کولتورە چونکە ئەو کولتورە لە ڕێی پەروەردەوە لە ڕێی بابەتەکانەوە لە باوانەوە ئەگوازێتەوە بۆنەوە دووهەمیان بریتێ هەمیشە لە پوختەکردنەوەی تەوحید پوختەکردنەوەی ئاین ئەم دوو بابەتە دوو بابەتی گرنگن یەکێ لە فەیلسوفەکان ئەڵێ ئیشی پێغەمبەران دوو ئیشە ئیشێکیان بریتیە لەوەی کە ئێمە لە ئاستی تاکیە عیبادەت کەین لە خزمەتانە ڕوون یەکەمەوە کە عیبادەت چییە و هەروەها لە ئاستی کۆمەڵگەشە نەریتی خراپ واز لێ بێنین ئەو شتانەی کە جیاوازی لە نێوان ئێمە دروستەکە نایەڵێ برایەتی ئینسانی لە بینمانە ببێت هەر ئەم دووشتەش کە کاری پێغەمبەران بریتە لە دووشت یەکێکیان بریتە لە عیبادەتکردن دووهەمیان بریتە لەوەی کە خراپەکانی ناو کۆمەڵگە هەڵبگیری ئەمە دوو ئەرکی گەورەی پێغەمبەران بوون هەر پەیوەندیان بەو دووشتەی پێشوە هەبووە لە ئاستی دینائیشی پێغەمبەران والله ئەمەڕەنا بیها خوا ئەمرمان پێ ئەکا بە دینێکی پاک و پوختە و یەکتاپەرست إن الله لا يأمر بالفحشاء والمنكر خوا ئەمر بەشتی خراپە قەت ناکا لە دینە دووهەمیان چاککردنی کولتور چاکسازی ناو کولتور جا ئەم بابەتە ئەوە نەبێ من یەکەم کەس بم کەشفێکە گەورەم کردبێ لە ناو قورئانە یاخود کەشفێکم کردبێ لە ناو شەریعەتا و لەوە پێش هیچ کەسێ باسی نەکردووە با زۆرێک لە عارفان و پیاوچاکان ئاماژەیان بە ئەو دووشتە داوە هەر وەک مەحوی شاعر باسی ئەم بابەتەکە باسی معراجی پێغەمبەری خوا کە ئەفەرمێ چی ئەفەرمێ باسی معراجی پێغەمبەریەکە کە هەنگاو بۆ ئاسمانەکان سەرەکەوت لەگەڵ هەر خطوەیەک تەحسیلی علمێکی لە دونی کرد لەگەر هەنگایەکە علمێکی ئیلاهی وحیانەی دەسەکەوت علمێک کە لە ڕێگەی مامۆسای ئاساییەوە دەست ناکەوێ لە ڕێگەی پێگەیشتنی ڕۆحەوە لە ڕێگەی بەرزبوونەوەی پێغەمبەری خواوە دەستەکەوێ لە هی ئەو سەر ئەپرسی یعنی لەو سەریشکە گەڕایەوە ڕۆحی حکمت نوری عرفانە دووشتی لەگەڵ خۆی هێنایەوە پێغەمبەری خوا ڕۆحی حکمت و چاکسازی لە ناو کۆمەلگا نوری عرفانیش بریتێ لە بابەتە ڕۆحیەکە بابەتە تاکیەکە بابەتە عیبادەتیەکە جا ئەم دوانەیە دوو بابەتی گرنگن زۆر ینی هەموو مسلمانێک بە وەچوونی من نەک مسلمانی ئاسایی هەموو مسلمانێکی ڕۆشنبیر هەموو مسلمانێک کە بەتەنگ ڕۆحی خۆیەوەیەتی هەموو مسلمانێک کە بەتەنگ ئیمانەکەی خۆیەوەیەتی ئەبێ هەمیشە دوو چاوی هەبێت چاوێکیان لە ناو کۆمەلگا بێت فەزای ناو کۆمەلگە پاکاتەوە هەوڵ با کۆمەلگە باش بێ کۆمەلگە گۆڕانکاری بەسرا بێ چاوێکیشان لەسەر خۆی بێت و خۆناسی بکە ئەم دوانەش بەیەکەوە لە ڕیشا لە قوڵایە بنەوە بەیەک جا ئەمەوێ لەم بابەتە لە خزمەتانە بچمە پێشەوە کە بابەتێکی بەبۆچوونی من بابەتێکی زۆر گرنگە کە ئینسانی ئیماندار حتا بۆ ئەوەی کە قورئان بناسێ هەتا بۆ ئەوەی کە دینەکەی خۆی بناسێ هەتا ئەوەی کە خۆی بناسێ ئەبێ بەم دوو چاوە سەیری خۆی و سەیری دینەکەشی بکە سەیری خۆی و سەیری قورئانەکەشی بکە سەیری خۆی و سەیری کولتورەکەشی بکە لە ڕاستیە دوو لایەن هەیە هەمیشە لایەنێک بریتێ لایەنی گروپی کۆمەڵایەتی کللتوری کە ئەمە بە دڵنیاییەوە بەشێ لە ئازارەکانی ئێمەی مرۆڤ کولتور بۆمان دروستەکە بەشێ لە خراپەکان لە کولتورەوە بۆ ئێمە دێ بەشێ لەو بابەتانەی کە نایەڵێ ئێمە لە ڕووی ڕۆحیەوە پێ بگەین لە ڕووی ڕۆحیەوە پێ بگەین بریتێ لە کولتورێک کە یارمەتی دەری ئێمەی مرۆڤ نییە لەم بابەتە کە زۆر گرنگە ئەم مەسەلەیە مرۆڤی توندرە ئەو مرۆڤەیە کە
دان بەما نانێ و ئازارێت چاکبوون و خراببوون تەنها فەردیە و پەیوەندی بە کەسەکە خۆیەوەتی و کۆمەڵگە گروپ ژیانی کۆمەڵایەتیش کاریگەریکی لەم بابەتان نییە بە دڵنیاییەوە ئاوانیە ئێمە سەرچاوەکانی ڕەنج و ئازارمان کۆمەڵێ سەرچاوەمانەیە یەکێ لە سەرچاوەکان بریتیە لە خۆمان کە گوناهەکەین یەکێ لە سەرچاوەکانی ئازارمان بریتێ لە مرۆڤەکانی تر یەکێ لە سەرچاوەکانی ئازارمان بریتێ لە خلقەت خۆی گەورە چۆن دروستی کردوون مەسەڵەن کەسی وا هەر بە نەخۆشی دروست بووە یەکێ لە سەرچاوەکانی بەدڵنیاییەوە ئازاری ئێمەی مرۆڤیش بریتێ لە کولتور نایڵێ من لە ڕووی ڕۆحی و لە ڕووی ئیمانی و یعنی کۆمەڵگە لە ڕووی ئیمانی و بچمە پێشەوە ئەمە نیوەی مەسەلەکەیە نیوەیەکی تریشی هەبریتە لە خودی خۆم بۆیە مرۆڤ کاتێک کە ئێوێ لە ڕووی ڕۆحیەوە بچێتە پێشەوە لە ڕووی ئیمانیەوە بچێتە پێشەوە تەزکیەی کا خۆی ڕۆحی تەزکیە بکە ڕۆحی گەورە بێ ئیماندار بێ ئەبێ ئەم دوو لایەنە هەردووکیان لەبەرچاو بگرێت کە دوو بابەتی گرنگن کە ئاەتەکەی سوورەتی ئاراف هەر لە سەرتاوە لە خزمەتانە عەرزم کرد ئاماژە بەم بابەتە ئەدا زۆریش گرنگە مرۆڤ خۆی نەخەڵەتێنێ ئەگەر بیەوێ من ئەگەر بمەوێ ڕۆحی خۆم پاکەمەوە تەنها بە ڕۆحی خۆم ڕۆحم پاک نابێتەوە بە پاکردنەوەی فەزای ڕۆحیشم لەناو کۆمەلگا درەختێک کە ئەنێژرێ تەنها درەختەکە گرنگ نییە ئەبێ ژینگەکەشی لەبار بێ بۆیە هیچ کەسێکی ڕۆحی نییە لە مێژووی مرۆڤایەتیە مەگەر لە هەمان کاتاک ئیشی لەسەر خۆی کردوێ ئیشی لەسەر کۆمەلگەشی کردووە ئەم دوانە بەیەکەوەن کەسێک کە تەنها کار لەسەر ڕۆحی کا و هیچ کاریگەریەکی دەوروبەری لەسەری نەبێ ئەوە هیچ کەسێک نییە لە مێژووی مرۆڤایەتیە ئەوانش کە ئەم کەڵکی ئاواهی بن ئەوە ئەبێ ئەبوو کۆمەلگە بەجێ بهێڵن بچنە ئەوە نیاڵێ بچنە قەراخی شارۆ ڕەحبانیەت دروستکەن لەگەڵ خەڵکیە تێکەڵی نەکەن تەنانەت ئەوانش لەبەریان ناڕوە لەبەرەوە هەردوو بابەتەکە بەیەکەوە لە ڕاستیا بابەتانێکی گرنگن بەڵام ئەوەی لە ڕاستیا ئەمەی کە ئێستا لە خزمەتانە عەرزم کرد تەنها پێشێکی بابەتەکەی منە من ئەمەوێ شتێکی تر یعنی لەم هینەوە گەرتوانی بێتم پەیامی ئەمە لە خزمەت بەڕێستانە بگەێنم ئەمەوێ هەنگاوێکی تر لەو مەسەلە بچمە پێشەوە سەکەم بەڕێزان بە کورتی شتێک هەیە کە بە بۆچوونی من شتێکی زۆر گەورەیە زۆر گرنگە پەیوەندی بە دینناسیەوە هەیە یارمەتیدەری ئێمە کە کاتە بەشی دووەمی بابەتەکەی من یارمەتیدەری ئێمەی مرۆڤیشە کە لەم مەسەلانە باش بچینە پێشەوە کە گۆڕانکاریە کە لە زانستەکانی دینناسیە کە لەم سەردەما ڕوویداوە سێکەن لە سەردەمەکانی لەوە پێش لە قۆناغی پێشووە هەنێ زانست هەبوون پێیان وتراوە زانستەکان ئامرازیەکان علومی ئالە ئەم زانستانە بە پشتبەسن بەم زانستانە ئیدی مرۆڤە دیندارەکان لەو قۆناغانەی پێشووە دینی خۆیان ناسی و ئەیانزانی خواگیان چ داوایەکی لەوان هەیە و ئیماندارە بوون پێیان وترا علومی ئالە بۆ نمونە بابەتە زمانیەکان نەحو و سەرف و ڕێزمان بابەتە ڕێزمانی و ڕەوانبێژیەکان کە لە قۆناغی پێشووە بوونیان هەبوو و ئەمانەش لە ڕاستی ئامرازانێکی گەورە بوون مرۆڤە گەورەکان بە پشتبەسن بەمانە لە دین شارەزا بوون لە قورئان شارەزا بوون و ئەیانزانی فەرمانەکانی خواگیان چییە لە ئەیانداوایان چیان نێکات و خۆیان باشە کرد بەڵام ڕاستیە ئێستا علومی ئالە هەر ماوە ئەم زانستانی کە زانست ئامرازیەکان ئەمڕۆ ماوە بەڵام لە ڕاستیە گۆڕانکاری بەسەر هاتووە شتانێک هاتوۆتە پێشەوە لە سەردەمەکانی لەوە پێش بوونیان نەبووە بۆ نمونە ئەگەر زانستە کۆنەکان دابەش بوون بۆ نەحو و سەرف و بەلاغە و بابەتانی کە عەرزم کردن بابەتە زمانیەکانی لەوە پێش ئاوە دابەشەکران ئێستا زانستە زمانیەکان زانستی تر جێ ئەوانی پێشووی گرتوێتەوە بۆ نمونە لە باتی نەحو و سەرف و ئەوانە ئێمە سێ زانستی ترمان بۆ دروست بووە زانستی ڕێزمان هەر ئەوە ڕێزمانە هەر ماوە هەموو زمانێک ڕێزمانی خۆی هەیە زانستی ماناناسی چۆن پەیوەندینەوان مانا و لەفز بریتێ لە چی لە ژێر پیتەڕەشەکانە چ معنایەکی قوڵ بوونی هەیە زانستی ماناناسی و زانستی پراگماتیک یعنی چۆن بە پێی بارودۆخەکان ڕستەکان معنای جیاواز وەرەگرن بۆ نمونە کاتێک کە تۆ من و تۆ هاوڕێن لە منە پرسی مامەسا وەزە چۆنە ئەڵێم باشم
بەڵام کاتێک کە نەخۆشم ئەچم بۆ لای دکتۆریش لەمە پرسێ وەزعت چۆنە ناڵێم باشم حاڵەتەکانی خۆمی بۆ باسەکەم ڕستەکە هەمان ڕستە بوو بەڵام بە پێی بارودۆخەکە جیاواز ئەم پێوتە زانستی پراگماتیک ئەم سێ زانستە زمانیە جێی زانستە کۆنەکانی ئێستا گرتوتەوە یەکەم کەس کە لە ئەم زانستانی بەکارهێنا بۆ لێکۆڵینەوەی دینەکان و بە تایبەتیش بۆ لێکۆڵینەوەی قورئان فەیلسوف و مفەسیرێکی گەورەی یابانی بوو بە ناوی ئیزوتسو دوای ئەوەی تر مسلمانان ئێستا زۆر لێکۆڵینەوە دەربارەی قورئان کردەوە لە بەم زانستە تازانە شتێک هەیە لە زانستە تازەکانە ئەمەیانم مەبەستە بێژگە لەو سیانە دروست بووە لە زانستەکانی سەردەمەکانیەوە پێشبوونی نەبووە پێی ئەوترێ گوتار یعنی گوتاردانی ڕۆژی هەینی و گوتاردان و ئەم بابەتانە نا گوتار بابەتێکە لە زانستە ئامرازیەکانی ئەم سەردەما بوونی هەیە گوتار ئەویش پەیوەندی بە زمانەوە هەیە بەڵام گوتار بابەتێکی زمانیە تەنها پەیوەندی بە وشەوە نییە لە ناو زمانە پەیوەندی بە ڕستەوە نییە وشە و ڕستەش ئەخاتە ناو شتێکی گەورەترەوە کە هەنێک جار ئەو بابەتە تەنانەت ڕستە وشەش نییە ئیزوتسو ئەڵێ لە ناو قورئانە سێ گوتار بوونیان هەیە گوتارێکمانەیە پێوتێ گوتاری بازرگانی ئیزوتسو باسێکە لە قورئانە ئێمە زۆر ئاەتمان هەیە بابەتە بازرگانیەکانی بەکارهێناوە مثلا من ذا الذي يقرض الله قرضا حسنا کێ قەرزەدا بەخوا هل أدلكم على تجارة بازرگانی چەندین ئاەتمان هەیە لە قورئانە تجارة لن تبور پەیوەندی بە بازرگانیەوە هەیە ئەو ئەڵێ ئەو گوتارێکە لە ناو قورئانە بوونی هەیە گوتارێکی تر لە قورئانە بوونی هەیە بە قسەی ئیزوتسو گوتاری کۆچە چەند ئاەتمان هەیە بابەتەکانی کۆچکردنیان تیا بەکارهاتەوە مثلا رحلة الشتاء والصيف ياخذ إني مهاجر إلى ربي حتى باسي مهاجرين وأنصار ئەمانە گوتارێکە ئەو ناوی ناوە گوتاری کۆچ لە ناو قورئانە باسی هەیە گوتاری سێهەم بە بۆچوونی ئیزوتسو لە ناو قورئانە بوونی هەیە گوتاری دەسەڵاتداریە مەلیکایەتی خوا جەل جەلالوه پاشایەتی خوا ملك مالك ولله ملك السماوات والأرض ولله جنود السماوات والأرض باسی دەسەڵاتداری و مەلیکایەتی و پاشایەتی خوایە جەل جەلالوه بەڵام ئەم سێ گوتارە پێش قورئان بۆ شتی زەمینی بەکار ئەهاتن قورئان کاتێکە وحی بۆ پێغەمبەری خوا هات ئەم سێ گوتاری گواستەوە بە گوتارێکی ئاسمانی زمانی ئاسمان بۆ بابەتە ئاسمانیەکان بەکاری هێنا ئەمە داهێنانێکی قورئانی گەورە بوو لە ڕاستیە وەرچەرخانێک بوو لە ناو زمانی و ئینسانیا دروستی کرد گوتاری لە جێگەی وشە لە جێگەی ڕستدانە اینجا لە قورئانە ئێستا چەندین گوتارمان هەیە بە شێوەیەکی گشتی ئەوەی ئیزوتسو تێپەڕێن گوتاری ڕۆحیمان لە ناو قورئانە هەیە ئەوەی کە پیاوچاکان ناویانە گوتاری عیرفانی معنەوی ئەو ئاەتانی کە باسی دایەنە ڕۆحیەکە ئەکەن باسی تەقوا ئەکەن باسی پاککردنەوەی دڵەکەن إلا من أتى الله بقلب سليم أواني كباسي صدر كان سنة كانوا باكرنوي درون أم بابتان أما قتارك من هي لقرآن قتاري أخلاقية أواني كباسي الصبر وباسي الرازقوي وباسي وفاء وباسي أما آياتاني كالقرآن زور زبنان جناب تنزل القرآن أبوني أن هي كاتمانية بتفصيل خدمتنا باسي بكين يتر قتار لنا القرآن زورا یەکێ لەو گوتارانە بۆ نمونە گوتاری باسی کۆیلایەتیە کۆیلە لە سەدەمی پێغەمبەری خوا هەبوو قورئان ئەحکامەکانی کۆیلە و ڕزاکردنی کۆیلەکانی داناوە گوتارێکی تایبەتە لەناو قورئانە بوونی هەبووە قسەکە ئەلێرایە هەنێ لەم گوتارانە بۆ نمونە لە سەدەمی پێغەمبەری خوا زۆر لە سەرتەرا بووە لەبەر ئەوەی کە خەڵکی قورەیش ئەو گوتارە مخاتەبی یەکەمی قورئان بوون گوێگری یەکەمی قورئان بوون ئەو گوتارە لەو گوتارە باش تێگەیشتن ئەو زمانە قورئان بۆی بەکارهێنا مەسەڵەن گوتاری بازرگانی چونکە بازرگان بوون بەڵام ئێستا سیرکە ئێمە کە لە سەدەمێکی ترا بژین یا لە کۆمەڵگەیەکی ترا بژین بۆ نمونە کۆمەڵگەیەکی جوتیاری دێک گوتاری جوتیاری جیاوازە لە گوتاری بازرگانی ئەبێ ئەو گوتارە بازرگانیە بە جۆرێک تەفسیرکەین بگونجێ لەگەڵ گوتاری جوتیاریە ئەمە پێوترێت تەفسیری کولتوری قورئان هەنێک گوتار هەیە لە ناو قورئانە بوونی هەیە بەڵام لە سەدەمێکی ترا ڕەنگە ئەم گوتارە ئێستا نەتوانین تەطبیقیکەین بەکاری بێنین بۆ ئەو گوتاری کە باسی ئەوانژە پێدا کۆیلایەتیەکە بۆ ئەم زەمانش کرد بۆخوا کە کۆیلە نییە
بە کۆیلەکردنی مرۆڤ یەکێک لە کەبایرەکان لە ناو دینی ئێمە ئەو گوتارە بوونی نییە دەی ئێمە ناتوانین ئەو گوتارە لەم سەردەما جێبەجێکەین. ئەمەوێ ئەوتان پێ بڵێم هەنێ لە گوتارەکان هەیە لە محکەمی قورئانن، لە هەموو سەردەمەکانە بوونیان هەیە و سنتەن و بۆن منە گوتاری تەوحیدی لە قورئانە هیچ گۆڕانکاریکی بەسەرا نایە. بەڵام هەنێک گوتارمان هەیە لانی کەم شەئنی نزولی جێبەجێکردنی لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر جیاوازە. ئەسڵ لە سەردەمێکە ڕەنگە جێبەجێکردنی بریتی بێ لە جێبەجێ نەکردنی بۆ نمونە باسی کۆیلەکان کە عەرزم کردم. ئەو یەکێک لەو گوتارانەی کە سنتەری قورئانە لە هەموو سەردەمێکا بوونی هەیە و بەبەردەوامی ئینسانەکان مامەڵەی لەگەڵاکەن بریتیە لە گوتاری ڕۆحی و معنەوی و تەقوایی و ئیمانی. ئەمە یەکێک لە قورئان ناسان ناوێنێت دڵی قورئان. کاتێک کە مرۆڤ قورئان ئەخوێنێتەوە کاتێک کە مامە سێکە گوتارەکانی تر ڕەنگە ئاوا بن مرۆڤ نەتوانێ هەموو مرۆڤێکی ئاسایی لێیان تێنەگا. بۆ من لە قورئانە گوتاری فەلسەفی هەیە، فکری قوقوڵ هەیە، گوتاری زانستی هەیە، پەیوەندی بە زانستی گردوونەوە هەیە، پەیوەندی بە زانستی فیزیاوە هەیە، چوزان پەیوەندی بەو بابەتانی ترەوە هەیە. بەڵام ئەمانە بۆ پسپۆڕەکانی ئەم وارانن. بەڵام گوتاری ڕۆحی بۆ هەموو مرۆڤێکە، لە نەخوێنەوارێکەوە لە پیرەژنێکەوە هەتا مرۆڤێکی فەیلسوفێکی گەورە هەر هەمان گوتاری ڕۆحییان هەیە. خشية خشوع ألم يأني للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله. هموش تي خشوع كتيايا. خشوع يعني چي؟ يعني خوب كم زانينك أزاني أويك واكا إنسان نقاتا بابة الروح يقول كان تكبرها. خواهي قولوا خوي لقرآن أفرمي من أوانا لا أدم لآتكاني خوم كالذين يستكبرون أو يتكبرون. استكبار يعني خويا بشتزانا أما بابتك بو خوانوارك يزور خوانوار وانا خوانوارك يشبه ما شويه أما تازيه هميشه بتازيه بويا أما مولانا جلال الدين ناوي أنا از نوشودن فرو آيات ملال تازه ببم تازه بونوي هميشه ملل وبيتاقتنا هذا إنسان روحي بيت. أم قتارة أبي لناو كروتي قتارة كان كرابي قتاري تقوى لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. تقوى تازه أما لناو إسلام بيوتي تزكي نفس بيوتي عرفان ناوي هرشي لي ابن كيشانية ناوي أنه تصوف ناوي أنه تقوى ناوي أنه إيمان. يا أيها الذين آمنوا آمنوا بردوام إيمان بأنه تازه بينوا كدلم تازه أبيت إيدي من بسر آياتكاني خواتنا برم لن أخر عليها صم وعميانا أو اسمه تشاوم تيجبه قوم تيجبه دنيا آسمان أبيسم هر آيات الآياتكاني خوابينم أما يما وصا نورسي تلبكاني أبد قلاعي درختكاني بيبشان دان ورن آياتي خواب بينن. أما عارفك لشوني كاش باسم كر يونس عارفي تركي بنابان يونس كما وصاكي ناردي خوان كاركاني نارد كقوليك موبين نوا أو لدرنگ هميان هاتوا رفيقكاني غالطيان بيكرت ما مساج زانيش تيجي برسال لك الرولا بودو أكوتوي فرمي آخر همو قلاكان ذكري خوايانا كرت من بشوين قوليك أقرام كوشك بو بي سيز بو بي أتا أم قلام دوزيوه بو يدرن كوتن أزاني همو إنساني كي بتقوى كبوچوني من روح قرآن آمية والله أعلم أما واكا جاري كي ترش قتاركاني ترش بجاري كي ترب خويني توا بون منا أحكامي قرآن أحكام عبادة كان تنها بعبادتك الركش لي تناقي أحكام الدرجة كان كدول لرتان زينة كيتو زينانة كيتو أو أوانك تلك حدود الله لقرآن باسلاوة أصلا بجاري كلي أنت جاي شرمكي لأخوات السنة كاني بمزني أبيت الروح بو بابتكاني ديكا
من قورآنەکەی خۆم دۆزیەوە ئالێرا لە ڕاستیە ئەم قسەی شێخ هنا محمود غەریبە بەڕەحمەت بێ وجدت قورآنی ئەمەیە قورآن لە هەموو سەردەمێکا بۆ هەموو سەردەمێکا بۆ هەموو مرۆڤێک ئەشێ لە ڕاستیە ئەمە قسەی دڵە إلا من أتى الله بقلب سليم ئەمەی کە لە مێژووی ئیسلامە بەردەوام ئەوانەی کە ویستوی ئەنە جارێکی تر دینی خوا وەک بڵێت تازە بکەنەوە بەردەوامی پێبەن و پەیامەکەی پێغەمبەری خوا بڕوا کە ئەژڕوا هەتا قیامەت هەوڵی ئەوەیان داوە لە ڕێگەی ئەم مامەڵە قەلبیەوە بووە نا ئەوە شتەکانی کان واز لێهێنابێ نا بەڵام ئەمە بۆ ڕۆح بچوو بە گیانی ئەوان ترا هەر ئەو شعرەی مەولەنا جەلالەدینی ڕۆمی کە باسی کەشتیەکە ئەفەرمێ ئەو کەسەی لە وشکانیا سواری کەشتی ببێ خەڵکی پێکەنن وەک چۆن ئینەهم کانوا منه یەضحەکون وەکو چۆن بە نوح پێکەنین هەر کاتێک کە کەشتەکەی دروست کردبوو شتاوەکە نهاتبوو ڕاستە تەختەی ڕق و تەق لەناو وشکانیا ناجوڵێ بەڵام سێرکە ئەو تەختەیە ئەگەر چووە ناو دەریاوە چووە ناو ئاوە چۆن ئەو ئاوا بێ بە ڕۆحۆچێ بە بەریاییتر ئەو تەختەیە ئەجوڵێت تۆ وادانن جەستەی ئێمە بابەتە دنیایەکانی ئێمە بابەتە دەرێکەکانی ئێمە ئەو تەختەیەن دەریای ڕۆح دەریای معنەویەت دەریای تەقوا کە وتم قورئان شەپۆ لەدا لە ناوەم بابەتە شەپۆ لەدا لە بابەتە عیبادیە قوڵەکان لە پەیوەندیکردن لەگەڵ خوا ڕەبەنا کان لە قورئانە گفتوگۆکان لەگەڵ خوا شەو نوێژەکان لەگەڵ خوا مامەڵە لەگەڵ حرفەکانی قورئانە نا مامەڵە لەگەڵ خودی خوا ئاخر جیاوازی کتێبێکی وەکو قورئان لەگەڵ کتێبەکانی تر خوشک و براکانم ئەمەیە کتێبەکانی دیکەم نووسەرەکە لەوێ نییە من کە کتێبێک خوێنمەوە نووسەرەکە لەوێ نییە ڕەنگە مردبێتیش کتێبەکەی خوێنمەوە بەڵام خوا هەمیشە ئامادەیی هەیە بۆیە من کە قورئان ئەخوێنمەوە ئەبێت لە ڕووی ڕۆحیە و ئیستیعدادم بێ ئەمە لە خواوە وەرەگرم جەل جەلالوه حضوری پەروەردگار ئێمەی موسڵمان ئەوەن حضور مەسیحیەکان ئەوەن باوەش لە باوەش ئەوەن لە باوەشی پەروەردگارابی ئەوە تایبەتی بە ئەدەبیاتی خۆیانەوە هەیە بەڵام ئێمەی موسڵمان ئەوەن هەستی حضور ئەمەیە کاک ناسر بەڕەحمەت بێ ناسر سوبحانی ئەفەرمێکی یعنی ئینسانی ئیماندار فعلی سەڵات ناکا ئیقامەی سەڵاتەکە جیاوازی نێوان ئیقامە و کاری سەڵات کار لەگەڵ ئیقامە هەموو وجودت لەبێ ئامادەیە ئەمەیە مەولانا جەلالەدینی ڕۆمی باسی نوێژی پێغەمبەری خوا کە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەفەرمێ پێغەمبەری خوا نوێژی ئەنجام نەئەدا یعنی وەکو کارێک نوێژ ئەوی والێ کرد بەدەست خۆی نەبوو بە قیامیە کرد بە ئەوەنە ڕۆحی پڕە بوو ئەچوو بە ڕکوعە جارێکی تر سەمی ئەڵڵای لێ ئەکرد و ئینجا بەدەست خۆی نەبوو ئەچوو بە سەجدا هەوڵێدا نزیک و نزیکتر بێتەوە ئەقرب ما يكون العبد من ربه وهو ساجد ئەمەیە شێخی سەعدی ئەفەرمێ سەرت ئەخەیتە سەر عەرز سرد مەخەرە سەر عەرز ئەوە بخەرە سەر عەرز کە ناو سەردایە ئەگەر وانەکەی من ئەو نوێژەی تۆ شێخی سەعدی ئەفەرمێ ئەس جملەیە نەماز نەشمارم بە نوێژ حسابی ناکەم ئەم مامەڵە زیندوانەیە کورتنەکردنەوەی قورئان تەنها لە مامەڵەیەکی ڕووکەشە حتا ئەگەر ختمکردن بێ بەلامەوە گرنگ بێ چەند جار ختم کەم نا جاری وا هەیە ئاەتێک ڕۆحی تۆ ئەگۆڕێ گۆڕانکاریکی وا بەسەرا ئەهێنێ ڕەنگە ئەیامێک بۆ ئاەتە بژیت خۆراکی ڕۆحی تۆ بێ نورێک بێ بچێتە ناو دڵتەوە ئەمە بەشی دووەمی ئەو ئینەیە کە هەوڵمدا بە زمانێکی ئاسایی لە خزمەت بەڕێستانە عەرزی بکەم کە ئەو گوتاری لەناو قورئانە سنتەرە بریتە لە گوتاری معنەویەت و ڕۆح بابەتە ڕۆحیەکان ئەمانە هەناسەن بۆ شتەکانی تر ئەزانی کات ئینسان کاتێک کاری تریش ئەنجامەدا لە زۆر شوێنە وتومە بۆ وەرم گرتووی خۆم نییە لە زۆر شوێنە ئەو وتووە کاتێک من ئێستا کاری کەش ئەنجامەدەم لە هەمان کاتە هەناسە دەم ئەگەر هەناسە نەدەم هەناسە نەیەم شتەکانی کەشم جێ ناگرێ کە قساکەم هەناسە دەم کە ئیشەکەم هەناسە دەم بەڵام هەناسە قوڵایی ئەم بابەتانی ترە هەناسەی قورئانیش بابەتە ڕۆحیەکانە
هەموو کارەکانی تری جەستە ئەگەر کانە خولق القورآن بەهۆی ئەم بابەتە معنەوی ڕۆحیانەوە دروستە بێ. ئیدی پیاوچاکان ناوی جاجیان لێ ناوە، ناویان لێ ناوە ئیخلاس، ناویان لێ ناوە تەقوا، ناویان لێ ناوە چی، ناویان لێ ناوە عیرفان. ئەمەیە بابەتەکە. هەنگاوی سێهەم لەم شتە خاکیە کە ئەمەیە لە خزمەت بەڕێستانە عەرزی بکەم، دوای ئەوەی کە من بۆ خۆم لای خۆم ئەچێژ لەم بابەتە نەک تەنهالی تێگەم کە ئەم بابەتە ڕۆحیە زیندوانە وا کا من مامەڵەی زیندوانە لەگەڵ قورئانە بکەم، وەکو ئیقبال لاهووری ئەفەرمێ کە وا دابنێ قورئان بۆ تۆ دابەزیوە ئاوا مامەڵە زیندوانەی لەگەڵا بکەی، ئەم بابەتە ڕۆحیانەیە واکات. ئەگینا من هەر بۆ نمونە وەک پسپۆڕی خۆشم یاسا باشە، ئەگەر قورئان کەمە تەنها لە ئاەتەکانی ئەحکامە، یعنی ئاەتە قانونیەکانە، ئاەتە قانونیەکان ژۆک و قانونێکی هەر و قانونێکی تر مامەڵەی لەگەڵا بکەم کە جێبەجێیەکرێ، حساب بۆ دیوە ڕۆحیەکەی نەکەم، نوری عرفان حساب بۆ نەکەم، ڕاستیە ئەوە قورئانش کتێبێکی قانونە وەکو کتێبەکانی تر. ئەمەیە هیچ حدودە لە حدودەکان لەناو قورئانە باز نەکراوە ئیلا لەگەڵ یا سیفەتێکی ڕۆحی و ئەخلاقی قوڵ لەگەڵ یا باس کراوە. باسی ئەوە کراوە خوا ڕەئوف و ڕەحیمە. سەیرە لە کاتی سزادانە باسەکە کە باسی ڕەحمەتی ئیلاهیەکە، وەک بڵێ ئێمە تەنانەت لە جێبەجێکردنی ئەحکامی ئیلاهیشە ئەبێ دیوی ڕۆحی و ڕەحمانیەت و ڕەحم و بەزەی و میهرەبانی خوا لەبیر نەکەین. ئەی ئافرەتەکە نەهاتە خزمەت پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا دوو لە ڕووتان زینام کردووە، یەکەم هەنگاو بریتی بوو لەوەی پێغەمبەری خوا ڕووی کرد بەو دیوە، دووەم جار عەرزی کردەوە بۆ ئەی پێغەمبەری خوا بۆ ڕوو وەرەگێڕی، بەڕاستی من ئەو کارە خراپەم کردووە. پێغەمبەری خوا فەرمووی نا ڕەنگە شتێکی ترت کرد بێ ئەو شتانەی کە فەرمووی. فەرمووی نەوەڵڵی پێغەمبەری خوا بەخوا زینام کردووە. ئیدی الإقرار سيد الأدلة، يعني پێغەمبەری خوا پێی خۆش بوو ئەو مرۆڤە بینی خۆی خۆی تۆبە بکە، نەچێتە ناو سڵتەوبەیە وەکو دەسەڵاتدار وای پیشاندا کە گوێ لێ نەبووە. دوایی لە کاتی جێبەجێکردنی حکومەکە ئەزانن ئەوانە تەنها حەدیثەی بینیوە ئازار ئەدرێ، یەکێک لە سەحابەکان توند مامەڵەی لەگەڵاکە، پێغەمبەری خوا فەرمێ بۆ وات کرد سوێن بەخوا تۆبەیەکی کردووە ئەگەر بەسەر هەموو شاری مەدینەیە دابەش بکرێ بەشی هەموویان نەکات. ڕۆح، تۆبە، ئیمان، ئەمە کۆرۆکی ئەم دینەی ئێمەیە. درۆکەن پێمانەڵەن دینەکەی ئێوە تند و تیژی تایە، بە شمشێر بڵاوبووەتەوە، بەخوا بە ڕۆح بڵاوبووەتەوە. ئێستا 36 وڵات هەیە لە دنیا، هەر لە ئاسیاوە هەتا ئەوروپا، وەک ئەلبانیا و سەرایڤۆ ئەو بۆسنە و هەرزەگۆڤین و ئەوانە، وەک ئەو دەوڵەتە ئەفریقیەکان 36 وڵات هەیە، زۆرینەیان موسڵمان، هیچ لە هیچ شوێنێکانە شمشێر بەکار نەهاتووە، ڕۆح بووە گەیشتووەتە ئەوێ. ئەمە کرۆکی ئەم دینەی ئێمەیە. خوا سورەتێکی بە ناوی سورەتی الفتح، جمهوری مفسرین ئەفەرمون ئەم فتحە فتحی مەکە نییە، سڵحی حودەیبیە کە شمشێری تیا بەکار هاتووە. سەحابە و تابعین، جابری کوڕی عەبدوڵڵاه ئیبن عەباس، زۆرێک لە سەحابە و مفسرەکانی قورئان و تابعین ئاوا فەرمون ئەمە فتح بوو. بابەتەکە چییە لێرە؟ بابەتەکە ئەوەیە کە عەرزم ئەوەیە کە ئەمە دیوی ڕۆحی قورئانە هەمیشە زیندووە. ئینسان عاشقەکە بە عشقی ئیلاهی، يحبهم ويحبونه، خوا دۆستێکی نزیکە لێەوە، ئینە وەلیە الله، وەلی من، دۆستی من، هاوڕێی من، هاوڕێیەکی بێ بەرژەوەندیانە، خوا هیچ بەرژەوەندێکی لە دروستکردنی ئەمان نەبووە، بوونی هەیە. هەنگاوی دواتر لە خزمەتانە عەرز بکەم، هەنگاوی دواتر بریتێ لەوەی کە لە ڕاستیە ئەمەی کە ئێمە ئەڵێن بابەتە ڕۆحیەکان، تەقوا، ئینەمە التەقوا هاهونا، ڕۆحی ئەم دینەیە. لە ڕاستیە ئەم پێوەری هەموو دینەکانە، هەر دینێک ئەم دیوە ڕۆحیەتیانەوێ دین نییە. ئەمە قسەی دین ناسانە، کە لە ڕاستیە ئەم بەندەیە ئەیامێک عومرم لە دین ناسی و لە فەلسەفەی دین و ئەوانە داناوە، هەموویان واڵێن هەر دینێک دیوی ڕۆحی قوڵی تیا نەبێ، مرۆڤەکان عیبادەتی پێ نەکەن، مرۆڤەکان ڕۆحیان پێی پاک نەبێتەوە، ڕۆحیان پێی گەورە نەبێ، ئەو دینە دین نییە. ئەگەر عیبادەتیشی هەبێت، عیبادەتی دەرەکی مەوەسمە.
ئەم عیبادەت و کە ئەڵێن گوتاری سەرەکی قورئان بریتە لە گوتاری ڕۆحی معنای ئەوە نییە کە پێک بابەتەکانی دیگە وازیان لێ بهێنرێت. نا ئەم ڕۆحە چێتە ناو کایەکانی تری ژیانیشەوە. یعنی لە بازرگانیە بازرگانەکە بازرگانیەکی ڕۆحانیانە ئەکات. مامۆسا مەخلوقێکی ڕۆحانی ئەبێ. دایک تەنها ئەرکی دەرەکی جێبەجێ ناکات. من لە شوێنی کە وتومە تەنها ترێنەر نییە کەسێک گیرابێ مناڵێک بەخێ بکا بە پارە. ڕۆحی خۆی دانێ، عشقی مناڵەکەی لە دڵایە، بابەتە ڕۆحیەکە. ئیدی بەشدارە بێ لە ژیانە، ئیدی چالاکە بێ لە ژیانە. ئەم دیوە ڕۆحی وای لێکا مانوو نامێ. عشق بە پیران جوانی مڵۆ مەولەوی شاعرە فەرمێ عشق پیرەکان جوانە کاتەوە. هێزی دووبارەی زرانی مڵۆ یەک جار ئەو نووسی مسڵ جار وتمەوە ئەمە زار جار وتومەتەوە هێزی دووبارەی ئەژنۆ ئەگێڕێتەوە. ئەمە واکە چالاک بێت. ئیتر مانوو نابێت لە خزمەتکردنی مرۆڤەکانی تر شەفقەتی هەیە، سۆزی هەیە، میهرەبانی هەیە. جۆرێک لە ئەخلاقی تایبەتی بۆ دروستە بێ کە ئەوێ یارمەتی مرۆڤەکانی تر بە بەشدارە بێ. لەناو ژیانە شوێنی خۆی ئەدۆزێتەوە کە چۆن خزمەت بکە، چۆن بەتەنگ ڕۆحی خۆیەوە بێ. جا ئەمە هەم لە قورئان و هەم لە ئینجیل و کتێبەکانی تریش ڕاستە ئاماژەی پێداوە کە من هەنێک بەراوردی ئەو کتێبانم کردووە لە ڕۆژە ڕۆژگارێک عمرێکم بۆ دانا. بۆ نمون لە ئینجیلا هاتووە باسی ئەوە کە ئەو وڵاخانەی کە زەویان پێکێڵن کە خەرمانیان پێ ئەوەکەن ئەکوتن کاتی خۆی ئەوە بوونی هەبوو ئەفەرمێت دەمیان مەبەسن. مەسیح ئەڵێ عەلەیهی السەلام. جا ئەم مفەسیرەکانی ئەم قسەیەکی جوانەکەن. تەمەن دوایی لە قورئانیش ئەم بابەتم زۆر بە قوڵی و بە جوانی بینیوە لە ڕاستیە. ئەڵێن ئاخر ئەو ئاژەڵە کاتێک کە تۆ دەمی ئەبەسی ئەو بە تەماحی ئەوەی بەشداریەکە لەم پرۆسەی خەرمان کوتانەی تۆە کە ئەویش پشکێکی هەیە، پشکێکی هەیە کە تۆ دەمی ئەبەسی یانی تۆ هیچ پشکێکت نییە. دەمی مەبەسە با ئەویش پشکەکەی خۆی بخوا، ئیسفادە بکە. ولا تنس نصيبك من الدنيا. من هەر لەم دنیایە ئەتوانم بەهەشتێکی ڕۆحانی بۆ خۆم بخڵقێنم، نانی حەڵاڵ پێیاکەم، بەشداریم هەبێ، پشکی خۆشم بەرکەوێت. ها لێراش هەنگاوێکم ناگەر جەنابتان دیقەتان دابێت عیبادەت بۆ بابەتە کۆمەلگەیەکان پشکی خۆت لەناو کۆمەلگەشە. ئەخیر هەنگاو ئەخیر خاڵ لەم بابەتا کە ئەوە هەر بەمسە پێی و بە خاکیانە لە خزمەت بەڕێستانە عەرزی بکەم سرکەن. ئەم دوانەش بەیەکەوە کە مرۆڤ لە ڕووی ڕۆحیەوە ئیش لە ڕووی تاکیەوە ئیش لەسەر ڕۆحی خۆی بکات و گوتاری ڕۆحی و معنەوی ڕۆحانی و عیبادەتی خۆی پەرە پێ با. هەروەها لەناو کۆمەلگەشە بەشداری هەبێت و هیچ کەسێ بێبەش نەکرێ لە بەشداری و پشکی خۆی. ئەزانی ئەمە لە حکمەتێکی قوڵەوە سەرچاوە ئەگرێ، لە حکمەتێکی قوڵی دینیەوە، لە حکمەتێکی قوڵی پێغەمبەرانەوە سەرچاوە ئەگرێ کە مرۆڤەکان ئەگەر لانی کەمی پێویستیە بۆ نمونە جەستەیەکانیان بۆ دابین نەکرێت ناو کۆمەلگا وەڵامیان نەدرێتەوە ئیتر ناتوانن بڕیار بن. کاد الفەقر یەکون کوفرا. ئیتر ناتوان بەتەنگ ڕۆحیشانەوە بن. بۆیە من لە ئاستی تاکیە خەریکی عیبادەتی خۆمە بم، لە ئاستی کۆمەلگەشە ئەبێ ئەوەندە وەڵامی پێویستەکانی من درا بێتەوە کە بتوانم بڕیار بم، بتوانم لە دیوی ڕۆحی خۆم بەرمە پێشەوە. خاڵەکە ئەلێرایە کامەوێ عەرزان بکەم. هەم ڕۆحانیەتی تاکی، عیبادەتی تاکی، هەم چاکسازی کۆمەڵایەتی کە لەسەر تاوە لێرەوە هێنامان تەنها بە دۆزینەوەی ئەوەی کە هەیە ئینسان ناگاتە نەتیجە. ئەم قسەم ڕوو نەکەمەوە لە خزمەتانە. یانی من تەنها بەوەی کە عیبادەت ئەنجام بەم وەکو خۆی و ئەوانە نامە مرۆڤێکی متعەبید، مرۆڤێکی ڕۆحانی، بەڵکو ئەبێ عیبادەتەکەم پەرە پێ بم، تەسکیەی بکەم. من زەکاها ڕۆڵم هەبێ، خەریک بم، چاکی بکەم، ئەمڕۆم و دوێنێ وەکو یەک نەبێ. لە ڕاستیە ئەو ڕۆحەی
یەکەم ڕۆژی عیبادەتی تا ئاخر ڕۆژی عیبادەتی وەکو یەک وابێەوە ئەوە هیچ گۆڕانکاریکی بەسەرە نەهاتووە ئەتوانم بڵێم ینی جەسارەت بکەم بڵێم ئەوە ئەسڵ ڕۆح نییە چونکە ڕۆحیش وەک درەخت گەورە ئەبێ زەقا گەشە ئەکا وەک میوە گەشە ئەکا مەولانا فەرمووی میوە کاتێک کە نەگەیشتووە ئەگەر بتەوێت لێی کەیتەوە لەقەکەی لەگەڵ خۆی ئەهێنێ بەڵام لێی گەڕێ با بگا ئەگەر تۆش لێی نەکەیتەوە بخۆی کاتێک گەیشت ئەکەوێت ئایسەمە وێتمان هەیە لە کۆتایی ڕەمەزانە ڕۆحمان گەیشت بێ یانی نەک تەنها کەشفکردنی بابەتە ڕۆحی عیبادەتەکان بەڵکو سازاندنی بابەتە ڕۆحی عیبادەتەکان کەشفی ڕۆح نا ڕۆح سازیکردن دروستکردنی ڕۆح گەورەکردنی ڕۆح بەشێ لە ئەرکی ئەمە لەم سەرزەویە ئەمەیە ڕۆحمان گەورە بکەین گەشەی پێبین یعنی هەر ئەوە نییە کە ئەوینەی کە فێریان کردووی لە مناڵی و هەرەوە وەرگین و برایەوە نا ئەوە خۆراکی ڕۆحی ئەمەیە بۆ ئەوی ئەو ڕۆحە گەشە بکە نور بخۆین بەردەوام ڕۆحمان گەورە ببێ ڕۆح سازی بکەین ئاهەنگ ساڵە نیشتمان سازی یعنی دروستی کەن لە ڕاستیان ڕۆحش تۆیە کە تەشبیه نەبێ لەگەڵ ئەو بابەتە ئەبێ گەشەی پێ بدرێ ڕەنگە زیاد لە 100 ئاەت لە قورئانە هەبێ بەڵگەی ئەمە بێ بۆ ئەم بابەتە کە ئەبێ بە تەنگ ڕۆحی خۆمانەوە بین تەسکیەی کەین نمووی پێبین بەڵکو ئەرکی پێغەمبەر یەکێک لە ئەرکە گەورەکانی پێغەمبەران لای هەنێ لە پیاوچاکان تاکە ئەرکی پێغەمبەران ئەمە بووە هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم تزكيانك ويعلمهم الكتاب والحكمة تزكية يعني روح بربي بي بتن روح توبي سلوك بكي سلوك يعني أما حتى يكي لبياوچا كان فرمي قرآن مدرج قادر مو بلا مدارج السالكين پیغمبري خوابو خوي روشتو ازموني كرد تجربي كرد دعائي بايما شي فرموية وجورن مولانا فرمي درقاكي بكراوي كرد يشتاو بدعائي خويوا وما هو على الغيب بظنين يعني برزيل بكردي پیغمبري خواه رزيل نبو هرچی پێگەیشتم لە وحی هەمووی گەیاند بە ئێمە چ تەجربەیەکی ڕۆحی هەبوو هەمووی گەیاند فەرمووی ئەوە من ڕۆشتم دەی ئێوەش ئومەتی من وەرن بە شوێن مناوەرن ئەمەیە مەولانا فەرمێ نابێ لەسەر زەوی دانیشن ئێوە شوێن کەوتوانی ئەو پێغەمبەرە بێبام بیایید وەرنە سەربان ڕۆخی ماه ببوسیت مانگ ماچکەن یعنی سەر هەڵبڕن سەرکەون چوو ئالی ڕەسوولیت چونکە شوێن کەوتوی ئەو پێغەمبەرە تەسکیەی نەفس بیسازی دروستی کەی مسلمانی باش هەر ئەوەیە بەوەی پێشوو ڕازی نابێ مەغبون متەساوە یەوماهۆ بەڵکو هەر بەردەوام خەریکی سازکردن و چاکردنی ڕۆحی خۆیەتی وتم ئانێ سکوونەت کەم مەحوی گوتەنی وتی عاشق ئەبێ کۆ بە کۆ بڕوە ئەبێ دانەنیشی ئانێ سکوونەتمان نییە بەردەوام خەریکین تازە پیرێکی ئەمە بەقەت گەنجی قەومێکی تر غێری ئەم دینەی ئەمە سارد و سڕ پەندە فارسیەکە ئەڵێ وتی تەماڵ مەجۆڵێ سایە میایەت سێبەر دێ سێبەرەکە دێ بۆ لای تۆ نا تەماڵ بڕۆ چونکە سایە سێبەر نایە تۆ بێ بچیتە ژێر سێبەرەکەوە وچۆرە ژێر سێبەری قورئانەوە فی ظلال القورئان بیچەژە ڕۆحت تێرکە ڕۆحت گەورەکە ڕۆح گەورە ئەبێ لە ڕاستیە ئەمە بۆ کۆمەلگەش بە هەمان شێوەیە کۆمەلگە نابێ هەر بەوەی کە هەیە لێ ڕازی بین چۆن لە ڕۆح نابێ بەو شێوەیە ڕاز ئەبێ کۆمەلگە دروستکەین فەزای کۆمەلگە دروستکەین فەزای ئەخلاقی لەناو کۆمەلگا بە هەموومانەوە بخولقێنین بۆ ئەوەی ڕۆحەکان بتوان بەتەنگ ڕۆحی خۆیانەوە بن ئەزانی کۆمەلگە تووشی ئازارمانەکە نەخۆشمانەکە یعنی غەیبەتکردن لەناو کۆمەلگا ڕۆحەکان نەخۆشەخا مافی یەکتر خواردن ڕۆحەکان نەخۆشەخا ستەمکردن لە یەکتر ڕۆحەکان نەخۆشەخا ناتوان بەتەنگ ڕۆحی خۆیانەوە بن کەواتە ئێمە ئەبێ استعبادمان یعنی عیبادەتکردن بۆ معنای وەریگرین لەگەڵ ئیستعماری زەویا بخەینەوە بە یەک کۆمەلگەش بگۆڕین ڕۆحی حکمت و نوری عرفان هەردووکیان بەیەکەوە بن لە ئاسی تاکیە من بەتەنگ ڕۆحی خۆمەوەم بەڵام ئەزانم بەبێ ڕۆحی تۆ ڕۆحی من تۆ ئاوێنەی ڕۆحی منی من ڕۆح ناتوانم پەرە پێ بم
تۆ کە برسیت بوو من چه عیبادەتێک بکەم تۆ کە ستەمت لێکراوە من چۆن ئەتوانم عیبادەت بکەم ئەی عیبادەتکاری حرەمەین لەو ئەبسەرتەنا ئەگەر بە تەنها خەریکی عیبادەت بی خۆم گێل کردووە لە هەموو کێشەکانی مرۆڤایەتی لە برسایەتی مرۆڤایەتی لە ستەمکردن لە مرۆڤەکانی تر بەخواوە ڕۆح نییە لعلمت أنك بالعبادة تلعب دوو لە ڕووتان مەبەستم هیچ کەسێکی دیاریکراوە نییە ئەوە گاڵتەکردنە بە عیبادەت ئینسان کاتێ بە تەنگ ڕۆحی خۆیەوەیە ناتوانێت ئەزانین ڕۆح خەسڵەتێکی هەژمونی هەیە لە خۆی تێپەڕێ ناتوانێت چاکەکان نەبێت لەگەڵ خەڵکی ترا صفاتی مؤمنی و صفاتی متقین کە چەند شوێنی قورئانە باس کراوە ئەگەر لەگەڵ سەیانکەی زۆر بە وردی قەت لە مرۆڤەکان ناوەستنەوە لە متقیەکان ناوەستنەوە هەر بۆ نمونە لە قورئانە ئەوەندە باسی ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەرەکە ئەوە چییە بابەتەکە ئەوەندە باسی ئیمان و عەمەلی ساڵحەکە ئەوە چییە ئەوە بۆچی زەمی کافرەکانەکە کە هەزار خراپەیان هەبوو کەچی باسی ئەوە کە یەمنعون الماعون هاوکاری مرۆڤەکانی تر ناکەن تعاونوا على البر والتقوى تشي لقرآن تواصوا بالصبر وتواصوا أمتشيا تواصي كذن بحق وبالصبر كرتي قصة أوية بتن روحوا بون أركي بيغمبران بك إيما فيركن كتشون أو روحمان بلا بين تاب قرنوا بولا إخوة إنا لله وإنا إليه راجعون دور راهندي هي ويك عزم كردن چاکردنی خۆم چاکردنی کۆمەڵگەش وجدنا عليه آباءنا وكۆمەڵگەیە والله أمرنا بها أوش تاکێکەیە هەردووکیان بەیەکەوە يعني اعتقاد چاکەم دیوی ڕۆحی چاکەم هەتا استعمال و ئاوەدانکردنەوەی زەویش چاک بێت کورتۆ پەیامی بەوەچوونی من زۆرێک لە دینەکانە و بە تایبەتیش دینی خۆمان کە بە خالیسی بە بوختی هاتۆتە دەستمان ئەبێ ئەم دوو لایەنە بەیەکەوە ئیشیان لەسەر بکرێ ئەگینانە ڕاستیە ئینسان وەهمێک بۆ خۆی دروستەکا وازێن لە ڕووی ڕۆحیە چۆتە پێشەوە بەڵام پەیامی دینی ئێمە ئەوەیە ڕۆحێکی گەورە لە ناو ژینگەیەکی فاسیدا دروست نابێ دروستە بێ کە کۆمەڵگە بجوڵێنێ بەڵام ئەگەر لە کۆمەڵگە گەڕا بە دڵنیایی خۆشی فاسی دەبێت ناتوانێ ئەم دوانە بێ بەیەکەوە بوون خۆی گەورە یارمەتیمان با ئینشاڵڵا بە تەنگ ڕۆحی خۆمان و چاکردنی خۆمان و کۆمەڵگەشمانەوە بین لە خۆبایی نەبین خاکیانە شوێن ئەم دینەی خۆمان بکەوین کۆمەڵگەش چاکسازی تا بکەین و خودی خۆشمان چاکسازی تا بکەین کە ئەم دوانە پەیوەندیەکی قوو لە ناویانە هەیە هەر ئەو کاتێککە خەریکی خۆمم خەریکی کۆمەڵگەشم هەر ئەو کاتێک کە خەریکی چاکردنی کۆمەڵگەشم خەریکی ڕۆحی خۆمم ئەمە زۆر جوان لە قورئانە لە زۆر شوێنە باس کراوە ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون أو كسي واز لرزيلي هنا تنها أم كارب تنها يعني واز لرزيلي هنا يعني متى برا كاني كبا رزيل كسي يعني متى كسنادا فأولئك هم المفلحون أو أنا مفلحا سكوتون روح يعني قشيك دوا الأخوان نزيبون تفريون بال يعني قلتوا بال الروح ما بسمه لرو روح يوشون تبشر أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين خوي قولا لمنو لا يوشي قبولك دعاء كان ما نزا كان مان كيش كان مروفاياتي أو دعاء نك كردو ما نبو مروفا تشوساوا كان بتابتش خلقي غزي داماو كجاسيا بوجداني أم سردما لوي لبرچاوي همو معنا همو من بچاوي سر ايبينين بچاوي سر خوابينا بچاوي دل خوازانا بخوا بدليج أزاين أو استمع خواي قالوا يا المتيمان بتن روحي خمان وبتن كومالجي مروفايتي وبجداري ما نبي لا نهشني استمع سر مروفاكان تر وهروا دروسكني فضايكي أخلاقي ومعنوي لهمو كومالجا نكتنها بو خومان بلكو بو همو كسكبيه أخلاقيانو إيمانيانو معنويانو بجي حتى عقل مسلمان جنبي لا إكراه في الدين ميموية بتن روحي خويا وبه والله إيمان بشكي خومان شوێن دینی خۆمان بکەوین کە بۆچوونی من ئەم دوو لایەنەی هەیە لایەنێکی تاکی ئینسان ڕۆحی خۆی پەرە پێبات و لایەنی کۆمەڵایەتیش کە بەتەنگ مرۆڤەکانی تر و بەدەم یەکەوە بین. السلام علیکم ورحمة الله وبرکاته.